بەر لە چەند ڕۆژ یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان بەشێک لە نوێنەراتیەکانی حکوومەت هێرێمی کوردستانی لە دەرەوە بەوە تۆمەتبار کرد کە بە شێوەیەکی حیزبیانە کار دەکەن و هەوڵی پەخستنی سەردانەکان داوە بۆ پەرلەمانی ئەوروپا. لە وەڵامدا نوێنەراتی حکوومەت هێرم لە یەکێتی ئەوروپا لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بەوە داوە کە یوسف محەممەد بە یاوەری وەفتێکی بزوتنەوەی گۆڕان سەردانی برۆکسلی کردووە و لە ڕاگەنراوەکەدا بە ناوی سەرۆکی پەرلەمان و ناوی یوسف محەممەدی نێهێناوە دەژڵێت یوسف محەممەد ئەوانی لە سەردانەکەی ئاگدار نەکردوێتەوە و تەنها کاتێک ئاگداری سەردانەکەی بوون کە پەرلەمانی ئەوروپا چەند ڕۆژێک بەر لە سەردانەکە لە ڕێگەی ئیمێلەوە ئەوانی ئاگدار کردوێتەوە. ئەمە یەکەم جار نییە ڕەخنە لە نوێنەراتەکانی حکوومەت هێرم دەگیرێت بەوەی بە ڕوانگەی حیزبیانەوە کار دەکەن. پێشتریش بەشێک لە سیاسەکانی هێرێمە و قسانەیان کردووە تەنانەت ڕەخنەی ئەوە دەگیرێت کە پارتی دموکراتی کوردستان نوێنەراتەکانی دەرەوەی بۆ خۆی قۆڕە کردووە. بۆ نمونە دوو لایەنی بەشداری حکوومەت یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی هیچ پشکێکیان لە نوێنەرایەتەکانی دەرەوەدا نییە و هەرچی بزوتنەوەی گۆڕانیشە تەنها نوێنەرایەتیەکی بەرکەوتووە. ئەگەرچی هیچ یاسایەک بۆ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێم نییە، بەڵام بەپێی بڕیاری ژمارە 143 ساڵی 2006 ئەنجومەنی وەزیرانی هەرێم نوێنەرایەتەکانی دەرەوە لاژێر چاودێری فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەت هێرمدا کار دەکەن. هەروەها پۆستی بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کاپلەی وەزیری هەیە لە کاتی دامەزراندنی فەرمانگەکەەوە لە ساڵی 2006ەوە تا ئێستا لەلایەن پارتیەوە بەڕێوە دەبرێت. لە ئێستادا حکوومەت هێرم 14 نوێنەرایەتی لە وڵاتانی دەرەوە هەیە و پشکی هەرکام لە حیزبەکانی لەو نوێنەرایەتیانەدا بەم شێوەیە. پارتی دیموکراتی کوردستان جگە لە پۆستی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە لە کۆی 14 نوێنەرایەتیەکە 8 نوێنەرایەتی بەدەستەوەیە. ئەو نوێنەرایەتیانەش بریتین لە نوێنەرایەتیەکانی ئەمریکا و یەکێتی ئەوروپا لە بروکسل و ئەڵمانیا و ئوسترالیا و ئیتالیا و پۆڵندا و سویسرا و نەمسا. یەکێتی نیشتمانی کوردستانی لە کۆی 14 نوێنەرایەتیەکە 5 نوێنەرایەتی هەیە و بریتین لە نوێنەرایەتیەکانی بەریتانیا و رووسیا و ئێران و ئیسپانیا و سوید. بزوتنەوەی گۆڕانیشتە نوێنەرایەتی فەڕەنسای بەرکەوتووە و هەرێکە لە یەکگرتوو و کۆمەڵ هیچ نوێنەرایەتیەکیان بەرنەکەوتووە. لە ئێستادا بەشێک لە چاودێران ڕەخنەیەوە دەگرن کە نابێ ململانە سیاسەکانی ناوخۆی هەرێم لە ناو نوێنەرایەتەکانی هەرێم لە دەرەوە ڕەنگ بداتەوە. ئەگەرچی نوێنەرایەتەکانی دەرەوە ڕەتی دەکەن و کاروبارەکان بە شێوەیەکی حیزبانە بەڕێوە بردبێت، بەڵام بە بەچوونی بەشێک لە چاودێران ڕاگەنراوەکەی نوێنەرایەتی حکوومەت هێرم لە یەکێتی ئەوروپا سەبارە بە سەردانەکەی سەرۆکی پەرلەمان نمونەیەکە لە ئەڵسوکەوتی حیزبانی نوێنەرایەتەکانی هەرێم لە دەرەوە.